میوانێکم هەیە محمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فتح. بەڕێز حەیانی من لەو مەترسیەی لیژنەی ئاسایش و بەرگری پەرلەمانی عێراقەوە قسەکەم یان پرسیارەکەمەکەم کە ئەوان مەترسیان هەیە لەوەی کە عێراق بەهۆی ئەم هێرشەی میلیشیاکانەوە تێوە بگلێت لەو شەڕەی ئیسرائیل لەگەڵ ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەیەی. ئەم مەترسی ئەوان چەنە لە جێی خۆیدایە؟ وای بەخشندەی مێرەبان سڵاو لێوە بینێرانی کوردستان 24 زۆر سوپاس. ڕاستیەکەی ترس هەیە، ترس هەر دەبێت، بەڵام هۆکارەکەی زیاتر بەڕاستی هەندێک لایەنی میدیایی چاواشەکاری قوارەی زایۆنیستین کە گوتراوە چەکیان لە ئێران هێناوە. ئەمە دوورە لە ڕاستیەوە و سەرۆکوەزیران و لایەنە سیاسیەکان ئەمیان جەختیان لەوە کردوێتەوە کە ئەوەی هەبووە تەنیا ئامانج پەرکەشکردنی عێراق و بۆ نێو ئەو شەڕە پێچەوانەکەی دروستە عێراق خۆی لە شەڕ دوو دەخاتەوە. عێراق نێوەندگیرە یاریزانێکی سەرەکی پرۆسەی ئاشتیە لە نێوچەکەدا بەگشتی، هەرچەندە با بڵێن ئەوەش ڕەت دەکاتەوە کە ئیسرائیل خود قوارەی زایۆنیستی حکوومەتەکەی ناتێنیەهۆ لە بەرامبەر خەڵکی بێتاوانی غەزە و لوبنان و سووریا و یەمەن و کۆماری ئیسلامی ئێرانیشی دەکات. لە لووتکەی عەرەبی ئەمە زۆر بەڕوونی دەرکەوت. بەڕێز شازادەی جێنشین شێخ محەممەد بن سەلمان زۆر بەڕوونی باسیلەوە کرد کە پێویستە خاکی عەرەبی ڕابگیرێت بە یەکگرتوویی و ڕێگری لەو دەست درێژیانە بکرێت کە ئیسرائیل دەیکاتە سەر کۆماری ئیسلامی ئێران. ئێران دراوسێ وڵاتانی عەرەبی وڵاتانی کەنداوە، بەشێکە لە وڵاتانی ئیسلامی و لە تەک وڵاتانی عەرەبی هەژمار دەکرێت. ئەم لێدوانانە هەمویان بەیەکەوە جەختکردنەوە لەوەی هەموو لایەک بە دوای ئاشتیەوەیە تەنیا قوارەی زانستی بە دوای خوێن و وێرانکاری و جەنگدا دەگەڕێت. و پەیامیش گەیشتووە بەڕاستی بە سەرۆک وەزیرانی عێراق لە ئێرانەوە بووە لەوەشەوە دەیانەوێت بە بایدن بیگەێنن. ڕەنگە ترامپ سەرۆکی نوێی ئەمریکاش لەگەڵ هاتنە پێشەوە لە کاتی گرتنە دەستی دەسەڵات لە دوای مانگی یەکەوە سیاسەتێکی نوێ بێ، بەڵام تا ئێستا بایدن سەرۆکە ناوەڕۆکی ئەو پەیامە ئەوەیە ئێران نایەوێت شەڕ ڕابگەێنێت لە دژی هیچ وڵاتێک. ئاشتی دەوێت لەگەڵ وڵاتانی ناوچەکە بە ئاشتی بژیت بەبێ ئەوەی سەروەری خۆی پێشێل بکات. باش، عێراق چۆن نەتوانێت خۆی لە مەترسیانە بپارێزێت؟ عێراق هەمیشە بەتایبەتیش لە دوای ساڵی 2023 وەکو لە دەستوری عێراقیش هاتووە ڕێگە بەوە نادات خاکی بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دیکە بەکاربێنرێ، بەتایبەتی بۆ وڵاتانی دراوسێ. خاک و زەوی عێراق نابێت بۆ هێرشکردنە سەر وڵاتانی دیکە بەکاربێنێت. جا هەر وڵاتێک بێ. ئەمڕۆ حکوومەتی عێراقی ڕژدە وەزارەتی دەرەوەی عێراق لە لێدوانەکانیدا زۆر ڕوون بوو کە ئێمە لەو شەڕە دوورین و ئەو لێدوانانەی کە هەندێک لایەنی میدیایی چاواشەکار دەیانەوێت عێراق پەلکێشی ئەو شەڕە بکەن دروست نییە، ڕاست نییە. عێراق دوورە لەو شەڕە، ئێمە داوای شەڕ ناکەین لە ناوچەکەدا، عێراق داوای ناکات. تەواوی سەرکردایەتی سیاسیەکان و حکوومەتیش زەختی لەم بابەتە کردوتەوە. ئێمە ڕێکەوتنێکی ئەمنیشمان لەگەڵ ئەمریکا هەیە، ڕێگری لەوە دەکات هێرش بکرێتە سەر عێراق لە ئاسمان و لە زەوی. هەوڵەکانی ئیسرائیلیش بۆ هێرشکردنە سەر عێراق سوودیان نەبوو. ئەمریکاش لە لێدوانەکانی بەرامبەر بە پرسە ڕوود بوو، هەمویان داوایان کردان سەرۆکی ئەمریکا وەزیری دەرەوەی ئەمریکاش بە هەمان شێوە گوتیان نابێت ئیسرائیل بچێتە نێو عێراق یاخود عێراق پەلکێشی شەڕ بکات. لەبەرەوەی ڕێکەوتنێکی ئەمنی لەگەڵ
ئەمریکا هەیە ئەمریکا ناچار دەبێت ئەرکی خۆی جێبەجێ بکات پابەندی ڕێککەوتنی ئەمنی بێت کە خۆی زەختی لێ دەکاتەوە ڕێککەوتنێکی ئەمنی کۆمەڵایەتی فەرهەنگیە چەندین دیوی تێدا بەڵام دیوی هەرە گرنگی بریتە لە دیوی ئەمنی کە ئەمڕۆ ئەم هێزانەی بۆ زیاد کراوە هێزی ئاسمانی کە ئەمریکا دەیپارێزێت پەلکەشکردن و خزانەی عێراق بۆ نێو ئەم پرسە لێدوانێکە لە حکوومەتەوە دەرنەچوە لە ئێرانیشەوە بە هەمان شەوە گوتراوە کە ئێران چەک یاخود چەندانێک پرچەک دەکات و ئەگەر بشێ هێرش بکات سەر ئیسرائیل بەڕاستی ئێران نابێت لە عێراقەوە هێرش بکات دەتوانێت با بڵێن ئەوە حیزبوڵڵا و لایەنەکانی دیکەن لە سووریا لە لایەنەکانی دیکە لە تەواوی ناوچەکانی دیکە دەتوانن ئەو ناوچانە بەکار بێنن بۆچی باسی با بڵێن خاکی عێراق دەکرێت لە کاتێکدا هیچ هێزێکی سەربازی یاخود هیچ موشکێکی ئێرانی و درۆنێکی ئێرانی لە عێراقدا نییە تەنیا لێدوانی میدیایی هەوڵێکە لەلایەن هەندێک لایەوە بۆ ئەوەی عێراق دووچاری شەڕ بکەن بەڵام حکوومەتی عێراق توانیویەتی بەهێز ئەمنیەکانی خۆی بە سەرکردایەتی خۆی و بە جموزۆڵێکی دیبلۆماسی لە چەند ڕۆژی ڕابردوو لەو جموزۆڵانەش جوڵەی ڕاوێژکاری یاسایشتی نیشتیمانی سەردانی ئێرانی کرد پەیامی ئێرانی یاخود پەیامی عێراقی بە ئێران گەیاند و پەیامەکانی ئێران شێنای و عێراق بۆی بە ئەمریکا بدرێن بۆی کە هەموو لایەکدانەوەی ئەم شەڕە کۆتایی بێت وێرانکاری بەرامبەر گەلی غەزە کۆتایی بێت لە باشووری لوبنان لە زۆر خاکی ناوچەکان دیکە. بەڕێز حەیانی ئەمڕۆ بینیمان سەرۆک وەزیرانی عێراق محەممەد شیع سوودانی سەردانی هەولێری کرد و لەگەڵ سەرکردە سیاسیەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوەی هەیە. ئەم جۆرە سەردانە چەندە کاریگەری هەیە لەسەر پتەوکردنی هەماهەنگی هەموو لایەنە عێراقیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ئاڵنگاریانەی کە ڕوبەڕووی عێراق بێتەوە بە شێوەیەکی گشتی. يعني مثل ما قلت لك حضرتك يعني وەکو ئاماژەم پێ کرد جەماوەری ئێمە شەشتە دەزانێت عێراق هەمیشە لەگەڵ ئاشتیدایە هەمیشە نەیویستەوە بێتەوە بەشێک لە کێشەکان ویستێتی لایەنێکی کاریگەری کۆتای هێنان بە کێشەکان بێت وەزارەتی دەرەوەی عێراق ڕۆڵێکی زۆر گەورەی هەیە و زەختی لەوە کردوێتەوە کە عێراق ڕۆڵی لە لێک نزیکردنەوەی دیدگاکانی بۆ نمونەوە نێوان ئێران و سعودیە هەبووە هەڵی داوە کێشەکان چارەسەر بکات ڕەنگە لە ماوەی داهاتووشدا ببێتە لایەنێکی نێوەندگیر بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەرێمی کوردستان بەشێکی گرنگی عێراقە و هەرێمی کوردستان بەشێکە یاخود یەکێکە لەو شوێنانەی ئەگەر شەڕ دروست بێ بە هەمان شێو هەڕەشەی لەسرە وەکو چۆن هەڕەشە لەسەر عێراقە سەردانەکە بڕۆ سەردانێکی زۆر گرنگە بۆ ئەوەی دیدگای حکوومەتی فیدرالی و حکوومەتی هەرێم لە یەکتر نزیک بکرێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی موچە کێشەی بە بانکی کردن و کێشەی دەستدرێژیکردنە سەر خاکی هەرێمی کوردستان لەلایەن تورکیا لەسەر ڕۆژی ڕابردووەوە بە تایبەتی لە هەندێک ناوچەی دیاریکرا و چەندین کێشەی دیکەش کەشایانی تاوتوێکردن و دەمەتەقین لە نێوان لایەنەکان جگە لەوەش هاندانی لایەنەکانە بۆ بۆنەوە سوپاسی کۆمیسیۆن دەکەین و پیرۆزبایی لە کۆمیسیۆن و لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان دەکەین بۆ هەڵبژارنێکی شافاف و بێگەرد و ئازادانە یەکێک لە باشترین هەڵبژارنەکانی دوای 2023 تاکو ئێستا ئەم هەڵبژاردنە پەیوەندی بە یاخود بەشێکی سەردانەکەی سوودانی پەیوەندی بەم سەردانەوە هەیە و هەندێک لایەن هەن کە لە هەرێمی کوردستان با بڵێن کورسیان بەدەستێنەوە بەشێکیان بەدەستیان نێنەوە سوودانی دەیەوێت هاوکار بێت لەوەی زوو حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی بێ پێک بێنێت لایەنە سیاسەکان ڕێککەون لەبەرەوەی ئەو حکوومەتەی کە پێک دەهێنرێت دەبێت بە گوێرەی دەستور بێت ئێمە پێویستمان بەوەیە حکوومەتێکمان هەبێت بڕیارێکی سەر و خاوەن بڕیارێکی سەروەر بێت پشتگیری بکرێت لەلایەن حکوومەتی فیدرالیەوە بە تایبەتی لە چەند ڕۆژی داهاتوودا هیوادارین حکوومەت هەرچی زوو پێک بهێنرێت و هەموو لایەک لەسەر ئەوە کۆک بن کە ڕێک بکەون. هەندێک کێشە هەیە بۆی هەندێک هێزی سیاسی کوردی هەوڵ دەدەن
کە ببن بە بەرەی ئۆپۆزیسیۆن پێم وایە بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکی ئەرێنی نابێ ئۆپۆزیسیۆنێکی نەرێنی دەبێت باشتر وایە لەسەر مێزی گفتوگۆکاندا بنیشن حکوومەتێکی کۆدەنگی پێک بهێنن لەبەر ئەوەی وەکو هەموو لایەک دەزانن وەکو بیسەرانیش ئاگادارن سیستەمی عراقی لە ساڵی 2023 تا ئێستا لەسەر بنەمای ڕێککەوتن دروست بووە هیچ کەسێک بەبێ لایەنەکانی کە ناتوانێت حکوومەت پێک بهێنێت ئێمەش بینیمان کە چۆن سەرۆکاتی کۆمە لە عراق بەهۆی ڕێکنەکەوتی لایەنە سیاسیەکانەوە دواکەوت و دوای دەرچوونی بەڕێز هەڵبوسیش بەماشەوە ساڵێک پەرلەمان بێسەرۆک بوو کێشە پەرلەمان چارەسەر نەکرێتە ئەو کاتی ئێمە بەیەکەوە لەسەر مێزی گفتوگۆکان دانیشتین و کێشەکانمان چارەسەر کرد. بەڵێ بەڕێز محمود حەیانی سەرکردە لە هاوپەیمانی فەتح زۆر سپاس بۆ بەڕێزتان کات هەرەوەنە دەرفەتمانەیەت.